ئەم کاتە تەلباش من مستەفا باسم لە تۆری میدیای ڕووداو و لە پۆدکاستی تایبەت بە میوزیکی کوردی لەگەڵتانە بم. ئەمڕۆ زیاتر باسی ئامێریکی دێرینی موزیکی کوردی وەکو لە حەڵقەی ڕابردوو ئاماژەم پێکرد کە موزیکی کوردی یان یاخود کورد ملەتی کورد چەند ئامێریکی تایبەت بە خۆیانەوە هەیە کە لە کۆنەوە بەکاریان هێناوە و حتا ئەم کاتانش ئامێری تەمبور یان تەنبور یان تەلمورە یان تەمورە، ئەم ناوانە هەمووی وایە ناوی جیاواز، بەڵام مەبەستی یەک ئامێرە کە وەک لە حەڵقەی پێشوو باسم کرد. ئامێریکە زۆر دێرینە، مێژوویکی دووری هەیە، هەرچەند بۆچوونی جیاواز وەکو باسم کرد بۆچوونی جیاوازی هەیە، چەند بۆچوونێکی جیاواز هەیە لەسەر مێژووەکەی. هەندێکەڵێ 2000 ساڵە، هەندێکەڵێ 3000، هەندێکەڵێ 6000 و هەندێک وەکو لە ئەفسانەکە کە باسمان کرد دەگەڕێتەوە بۆ پێش مرۆڤەکان. ئەمڕۆ لەگەڵمانە لە ستۆدیۆکە کاک هۆمایۆن کە ئەوەش ژەنیاری ئامێری تەمبور و هەروەها مامۆسای ئامێری تەمبورە، تا زیاتر گفتوگۆ بکەین لەسەر ئامێرەکە، گوێمان لە دەنگی ئامێرەکەش و باسی هەندێک لە تایبەتمەندیەکانی ئەو ئامێرە و چەند زانیاریکی تایبەت بە ئامێری تەمبور. لێرەوە من مەوێ بەخێرهاتنی کاکە هۆمایۆن بەخێر بیت سەرچاوان. زۆر سپاس بۆ قبولکردنی جەنابتە کە ئامادە بیت لە بەرنامەکە. مامۆستا هۆمایۆن، وەکو باسمان کرد ئامێری تەمبور یان تەنبور یان تەلمور یان تەمورە، من ئەمەوێ یەکەم جار لە ناوەکە و دەست پێ بکەین. وەکو باسم کرد ئەوە ئەم ناوانە هەمووی هەر ئامێرەگرێت. باشە ئەم جیاوازیە لە ناوەکەی ئەگەڕێتەوە بۆ چی؟ جیاوازی لە ناوەکان وەک چۆن ینی لە هەر بابەتێکی تر لەسەر مێژووی ئەمە هەندێک ناوی جیاوازەیە، هەر لە ناوی شارەوە بیگرە، لە ناوی دینەوە بیگرە، لە ناوی تایفەیەک یان هەر شتێکی تر لە کووردا ناوی جیاوازەیە و بۆچوونی جیاوازەیە. بۆ تەمبوریش هەندێک ناو هەن کە نزیکن لە یەکەوە، بەڵام لە کۆتاییە هەمویان واتاکەیان و مەبەستەکەیان لەگەڵ تەمبورە وەکو ئەو هینە موزیکیە یەکەگرێتەوە. بەڕای من جوانترین پێناسە بۆ ناوی ئەم ئامێرە ئەو پێناسەی مامۆستا ناسیر ڕەزازیە کە پێی وایە ناوەکە لە دوو بەش پێگاتووە، تەل مورە. تەل ئەوە ڕوونە لای هەمومان کەواتای چیە، بەڵێ، و مور ینی شیوەنکردن، ینی تازیەباریشی زۆر زۆر خست کە مرۆڤی تر لەوە زیاتر ناتوانێت لە ناخۆشیە بێ، لە تازەباریە بێ با بڵێن. و دواتر بەهۆی گۆڕانکاری لە زمانە تەلمور وردە وردە بووە بە تەمبوریا تەمیرە یان تەنبور ئەو ناوانی تر. وەڕەئی تریش هەیە کە پێی وایە لە زەنبورەوە هاتووە، ینی ناوەکە زەنبورە، وەکو ئەها هەنگ کە بە دەوری شانەیەکە سوڕێنەوە دەنگێکیان هەیە وەکو زیکە زیکێک وایە با بڵین. تەمبوریش کە لێدەی هەست بە ئەو تۆنەکەی کە هەنگ دروستیەکات، ڕائێگەیە کاڵن ناوەکە لەوە هاتووە، ینی لە زەنبورەوە
هاتۆچکە وەکو دەنگی هەنگ وایە بەڵام بە بۆچوونی خۆم ئەو پێناسەی مامۆستا ناسری ڕەزازی لە هەمویان تەواوتر و ڕاستترە ڕاستە منش لە هەندێک سەرچاوەیەکم بینیوە کە باسی ئەو ئامێرایەکەن بە تەلمورە ناوی زیاتر ناوێنن ئەوەش وەڕک وەکو جەنابەتی سەفەرموویت بە واتەیە دێت ئەو ئامێرە من لە حەڵقەی پێشووتر باسم کرد کە ئامێرێکی زۆر کۆنەوە هیچ ئەوە هەموو سەرچاوەکان یەکن لەسەر ئەو بابەتە بەڵام ئەوەی کە خوێندومە من لەسەر ئامێرەکە کە سێ جۆریشی هەیە یان بەڵام سێ تەمبور هەیە ناوەکانیان لەوانەیە دانێکیان ببێن طبعا من حەڵقەی پێشوو باسم کرد کە ناو کوردستان ناوچەیەکی فرعینە و فرە کولتورە جیاواز تایە ئەوەش بەبوونی یان بە هۆکاری زاراوەی کوردی یان بنزاری کوردی و حتمما ئەو ناوانە بەبێ ناوچەکان ناوەکە دەگۆڕێت بەڵام وەکو شێواز ینی شێوازی یان شێوەی ئامێرەکە جیاوازی هەیە لە تەمبوری یارسان لەگەڵ تەمبوری عەلەویەکان یان لەگەڵ تەمبوری ئێزیدیەکان بەگشتی شێوەکانیان لە یەکە چێت ینی کە لە دوورەوە کە سیریانەکەی بنزیکەی وەکو یەکوان بەڵام خاڵێکی زۆر گرنگ کە تەمبوری یارسان جیا کاتەوە لە تەمبوری ئێزدیەکان و تەمبوری عەلەویەکان چارەکە تۆنە لە تەمبوری یارسانە یاما بڵین لە تەلموری یارسانە چارەکە تۆنمان نییە پەردەکانی بە شێوازی تۆن و نیوتۆن داڕێژراون هەروەکو موزیکی ڕۆژاوایی کە تۆن و نیوتۆن و چارەکە تۆنی نییە بەڵام لە تەمبوری عەلەویەکان و لە تەمبوری ئێزدیەکانە چارەکە تۆنمان هەیە وە شێوازی لێدانیشیان جیاوازە مەسەلەن دەنگەکانیشیان هەر جیاوازە تەمبوری باکوور با بڵێنەوەی لکە لە باکوورە بەدەستی عەلەویەکان بەدەستی ئەوانە بەڵێ لێدانەکەی هەنێک جیاوازە موزیکی جیاوازی پێلێدرێت چارەکە تۆنی هەیە و تەمبوری ئێزدیەکان زۆرتر لە یارسانەوە نزیکە بەڵام بە جیاوازی چارەکە تۆن واتە بە شێواز زۆرتر لە هی یارسانەوە نزیکە بەڵام بەو جیاوازیەکەیەتی کە چارەکە تۆنی هەیە ئەوەی یارسان چارەکە تۆنی نییە و بێگومان بەهۆی ئەو جیاوازیشەوە هەر یەکیان موزیکی تایبەت و جیاوازی ئەمە قسەیە گەێنێت کە بەڕاستی ئەو ئامێرە مێژوویەکی هەیە چونکە باسەکرێت کە لە مۆزەپۆتامیا چارەکی تۆن نەبوو پێشتر ینی حتى لە ئەو سکێڵانە کە سۆمریەکان و بابلیەکان بەکاریان هێناوە کاتی خۆی حوت سکێڵن و هیچ ڕوبع تۆنی یان چارەکی تۆنی تیانە بوو تەسەوڕەکەم ینی ئەوەیە یعنی ئەوش بەڵگەکە کە ئەو ئامێرە کۆنە بەس یەک شت مامۆستا ئەمە پێم وانیە پێشتر ئەم شتە باس کرابێت لە جێگەی تر یەک شتەیە بێ بیزانین لە میزۆپۆتامیا و لە دەرەوەی میزۆپۆتامیاش وڵاتی تر هەیە کە ئامێریکیانەیە پێڵەن تەمبور بەڵام جیاوازە لەوەی کە کورد بەکاری هێنێت وەکو ناوەکە یعنی ئەوانیش تەمبوریان هەیە و بە شێوازیش بنزیکی لە یەک ئەچن بەڵام هەم موزیکەکانیان جیاوازە هەم دەنگیان جیاوازە هەم شێوازی لێدانیان جیاوازە ئەمە ناگاتە ئەوەی کە بڵین ئەمە مڵکی کورد نییە لەبەرەوەی کە لە وڵاتی تر هەیە ئەکرێت بە هۆکاری یا ڕێگەی ئەو ڕێگە بازرگانیە کە لە چینەوە هاتۆ بۆ عێراق ئەم شتانە ڕوویاوە لێرە و ڕۆشتە بێ بۆ ئەوێ بەڵام لێرە بەڵگەی مێژووی دۆزراوەتەوە کە تەمەنی 5,000
ساڵە پەیکەر دۆزراوەتەوە لە ڕۆژهەڵات ئەم پەیکەرە ژەنیارێکە و تەمبور لێیات ئەتر هیچ بەڵگەیەک لەوە ڕوونتر پێم وانە کە بیسەلمێنێ ئەمە هی کوردەوە موزیکەکانیشی هەمووی ڕووداوی لە پشتە هەمووی باز لە ڕووداوێکی مێژوویەکات ئەو مەقامانێک کە لە ناو یارسانە هەیە هەمووی ڕووداوێکی لە پشتە هیچی لە خۆوە نییە کە بڵین ئەمە هەروە هاتووە هەمووی ڕووداوێکی لە پشتە من سە ناتوانم ئەوانە باس بکەم بە هۆکاری دینی با بڵین بەڵام ئەو شتە هەیە لە تەمبوری ێزدیەکانیشە بێگومان ئەو بابەتە دووبارە ڕاستە من لەسەر ئەو قسەی کە جەنابەت وتت ئەو ئامێرە یعنی بەبێ ئەو سەرچاوانە کە بەدەستم کەوت لە کۆنەوە زیاتر لە ڕێوڕسمی ئاینەکان ئەو ئامێرە زیاتر بەکار هاتووە بەڵام تەسەوڕەکەم پێشتر هەر بەسمان کردۆ من و تۆ نزیکی 50 ساڵ بوو تقریبا کە ئەم ئامێرە ئاشنا بووە یعنی لای خەڵگەوە چۆن کە پێشتر ئامێری تەمبور تەنها لە ناو ڕێوڕسمی ئاینەکانی یارسانە بەکار هاتووە بەڵام ئێستا پێم وایە کە چەند ژەنیارێک هەوڵی ئەوە ئەیان کە ئەو ئامێرە بیناسنن بە جیهان و بەکارهێنن جگە لە ڕێوڕسمی ئاینەکان ئەکارهێن بەشوی بە چەند شێوازی موزیکێکی ترە شتێکی تر هەیە کە ئەڵێن موزیکی یارسان چەند جۆرێکی هەیە بەڵێ باستانی یان مێژووی باڵین یان کۆن ئەو شە تۆزە بە فارسیش هەروەڵێن ئەڵێن باستان ینی کۆن و موزیکی حەقانی ینی ئاینی و هەروەها موزیکی مەجازی واتە ئەوی کە پێشتر ئەو موزیکانە کە پێشتر بە ئامێریکی جیاواز لێدراوە و ئێستا ئامێری تەمبور بەکارێن بۆ ئەو شتە جگە لەوەش قسەیەک هەیە کە ئەڵێن موزیکی یارسانە بە تایبەت یارسان چەند مەقامیان هەیە قسە هێڵێ 72 قسەیەک هەیەڵێ زیاترە قسەی هەیەڵێ لا کەمترە بە بۆچوونی جەنابتە ینی لەسەر چی ئەساسێک کە ئەڵێن کەمترە یان زیاترە یانینە هی ئەوەیە ئەو سێ جۆرە کە هەیە لە میوزیکی یارسانە یان ڕەبتی هەیە بە شتەیانی یان بێگومان پەیوەندی بەو بابەتەوە هەیە کە ڕەنگە ئەوەی کە ئەو پۆلێن بەندی داناوە ینی باستانیەکانیش و مەجازیەکانیشی لەگەڵ حەقانیەکان دانابێت بەڵام بەگشتی هەندێک سکێڵ هەیە کە بە تەمبور لێ درێت لە ناو موزیکی مۆدێرنە جێگەی نابێتەوە ینی پێی بڵێ کەمە ئەو مەقامەیان ئەو مەقامە نییە و ئەگەر بە موزیکی مۆدێرن تۆ بتەوێت پێناسی موزیکەکانی یارسامکەی تووشی تۆزێک سەر لێ شێواویە بیت چونکە ئەو شتەی کە لە یارسانە پێی ئەوترێ مەقام مرج نییە لە موزیکی مۆدێرن کە داڕژرا و یاسای بۆ دانراوە ئەمەش کێشەیە وشەی مەقام وشەی مەقام خۆی کێشەیە من ئەمێ انشاءڵە لە حەڵقەیەکی تر باسی یەکەم لە کوردیە ئەڵێن مەقام مەبەستیان سکێڵە و بە هەمان کاتە ئەڵێن مەقام مەبەستیان شێوازی وتنە گۆرانی وتنە قسەی جەنابتە ڕاستە کە ئەو مەقامانە یان ئەو سکێڵانە ئەوە بڵێن کە لە موزیکی یارسانە هەندێکیان سکێڵێکی تەواو نییە ڕاستە ینی هەش دەنگ نییە ینی ئۆکتاڤێکی تەواو نییە لەوانەیە کەمترە و هەندێکیان زیاترە لە هەشتۆنە یان بەبێ ڕێزبندی دەنگەکانی میوزیک وەک دۆڕەمی فاسۆلاسی نایەت ینی
بيتشاو بيتشت يا مثلا للدو أشت يكسر فا مثلا ريو ميت يعني هنديك لوانا براسي سيزور زورا لسر أو آميرة بتايبت بلام من حزكم يكبر شيء مزيك يعني مقامك ل جمل اللي بتلا آميري تنبورك فرمو جا پێم خۆشە هەر لەسەر بابەتی مەقامەکان باسی ئەم مەقامە بکەم. ئەم مەقامە پێوتری هیجرانی لە سەرەتاوە لە ئەڵڵاوەیسی نزیکە ئەوەی کە لای خۆمان بەکارێنین، بەڵام دواتر ئەم بەشەی تایە ئێستا با بڵێن لە ئەڵڵاوەیسیە کە تۆ لای خۆمان کە بەکارێنین بەڵام یەک جیاوازی هەیە لە یارسانەکە بە ئەم مەقامە لێدرێت بە ناوی هیجرانی. ئەم بەشەی تایە کە لای خۆمان نییە با بڵێن باشە ئەم جیاوازیانە هەیە لە تەمبورە کە با بڵێن لای خۆمان نییە لە موزیکی ئەوەی کە بەکارێنێت لە کووردا بەگشتی. ئێستا ئەم مەقامە بەپێی موزیکی مۆدێر ناتوانانی ئەمە پێ بڵی مەقامێکە بیخێتە ناو سکێڵێکەوە جێگەی بکەیتەوە. ڕەنگە پێویست کات کە ڕێپۆرتوارێکی نوێ بۆ دابنرێت کە مەقامەکانی یارسان جیا بکرێنەوە بە پۆلێنبەندیەک و یاسا و ڕێخستنی تایبەت هەم ناو بنرێن هەم بە نۆت بنووسرێتەوە بۆی کە بتوانین خەڵکی تر فێر بکەین و لە ناویش نەچێت. ئەمە زۆر گرنگە. طبعا یەکشت ماوەیەک لەمە پێش من ڤیدیۆیەکم بینی ژەنیارێک ئەمریکیە، ژەنیاری گیتارێکی بەناوبانگە. لە ڤیدیۆکەی کە باسی مێژووی ئامێری گیتارەکات. لە ڤیدیۆکە مجموعی ئامێری داناوە لە پشتی خۆی کە لە گیتارەوە گیتاری ئەو گیتارەکە ئێستا هەموو جیهان
بەکارهێنێت و گیتارە کۆنەکە و دەی وردە ئەترکە سەرەتا دەست پێکەت بە قسەکردن ئەڵێ دایکی ئەو ئامێرانە یان دایکی گیتار یان باوکی گیتار یان ئەو ئامێرەکە خۆی سەرچاوی ئەوەیە کە دوای ئەوە ئامێری گیتار دروست بووە تاوان باسیەکە ئەڵێ بەداخەوە بەدەستم نەکەوت اینجا باسیەکەت ئەڵێ تەمبوری کە لە ناوچەی مۆزەپۆتامیا هەیە و ئێستاش کوردەکان بەکارێنن دواتر ئەڵێ تەمبور بوو بە ئامێرێکی ناوی بەربەت هەر لە ڤیدیۆکەش ئەڵێ بەداخەوە بەربەتشم دەست نەکەوت بەڵام لە دوای بەربەت بوو بە عود ئتر لە عودەکە و دەست پێکات بە ئامێری عود دەست پێکات هەندێشت ئەژەنێت دوای ئەوە سازیشی هێناوە وتی ئەمەش هەر جۆرێکە لە تەمبوری کوردیە و دواتر باسیەکە چۆن بەربەت چۆن کرا بە عود طبعاً ئەوەش بەدەست موزیسیێنی بەناوبانگی کوردە زریاب دواتر کە دوای ئەوەی کە کۆچیەکاتە بۆ ئەندلس لەوێ ئامێری عود ئەوروپیەکان ئاشنا بن بە ئامێری عودەکە ئەتر ئامێری دروستیەکەن وەکو شێوەی عودە پێڵێن لوت ئەوەش لە زیاتر لە موزیکی باروک بەکار هاتووە و دواتر وردە تا ئەگاتە ئەم گیتارێکە ئێستا هەمومان بەکارهێنین ئەمەش دانێک لەو بەڵگانە کە ئەیسلمێنێت کە کورد یان موزیکی کوردی یان ئامێری موزیکی کوردی زۆر کۆنە و هەروەها کاریگەریشی هەبوو لەسەر موزیکی نەتەوەکانی تر ینی ئەوە ئێمڕۆ بۆ نەمونە باسی تەمبورمان کرد طبعاً زۆر سپاسی جەناب دەکەم کە ئەوە هاتیت و جۆمان لە دەنگی ئامێرەکەش بە لایڤ زۆر خۆشە ئامێریکانی تریش هەروایە ینی ئامێرە فوداریەکان کە من لە حەڵقەی رابردوو باسم کرد بە تایبەت ئامێری زۆرنا من ئامێری زۆرنا ینی زۆر معجبی دەنگی ئامێری زۆرنا و زۆر حەزم لێ حتا باسی ئەوەشم کرد کە کورد دەڵێ دەنگی دەهۆڵ لە دوورەوە خۆشە من بە پێچەوانە ئەڵێ بەڵێم دەنگی دەهۆڵ و زۆرنا لە نزیکەوە زۆر خۆشە ئامێری زۆرناش عینەشت کە چۆتە ناو کە گەیشتە ئەوروپا و ئەمانش سوود لە ئامێری زۆرنایان بینیوە و ئامێری تر دروستیان کردووە کە ئێساش لە چەند ئامێریک دروست بووە لە شێوەی زۆرناکە ئێساش لە ئۆرکێستراش بەکارێنن وەکو ئامێری ئۆبوا و باسۆن ئەوانەوەی کە ڕیدی هەیە ینی ڕیشەیەکی هەیە ڕێک ڕیشەی زۆرناکە یەکشتە بەڵێ لە کۆتاییدا من بەڕاستی سپاسی مامۆستا هەمایانەکەم جارێکی تر کە لەگەڵمان بوو هیوادارم هەر سەرکەوتوو بیت و هیوادارم هەر دەرفەتی زیاترمان هەبێت چونکە کاتەکەمان کەمە هیوادارم کە زیاتر ئەچینە ناو ئەو ئامێرە لە دەرفەتێکی ترە ببورن و هەروەها لە ئەڵقەی داهاتوو لەگەڵ بابەتێکی تر و لەگەڵ لەوانێ میوانێکی تر ئەچینە ناو قوڵایی دەریای موزیکی کوردیە هەر شاد بن